سەبارەت بە پرۆژەکە وە تەواوی ئەو بابەتی کە باسمان کرد و کەرتی کارەبای هەرێمی کوردستان جارێکی تر لەگەڵ بەڕێز ئومێد ئەحمەد قساکەمەوە کە میوانی ئێمە بوو ئەمڕۆ. کاگومێت ئەوەی کە ئێستا هەیە بەرهەمەهێنرێ ئایا لە ئاست خواستی هاوڵاتیان و هەرێمی کوردستانە کە پێویستیان بۆ کارەبا هەیە؟ بەم خواستی ئێستا نەخێر لەبەرەوەی کە خۆی ئامانجی پرۆژەکەەوەیە کە لەلایە کۆنتترۆلی خواستەکە بکەوە لایەک ژێخانەکە بەهێزکە لە ڕووی تەکنیشیەوە ئەو بەرهەمەشی کە پێویستە وەردەوەردە زیاد بکرێ بە پێی قۆناغ و زیادکردنی بەرهەمی غازی سروشتی، چون لە ڕاستیە ئەو ژێخانەی کە هەیە یەکێک لە گرفتە گەورەکانی ئەوەی کە غازی سروشتی نەبەوەی کە تۆ بتوانانی تەواوی ئەو ژێخانە کار پێ بکەیت. وەکو ئێستا وەکو ئەو ژمارەی کە لە کاردایە نەخێت نەیتوانیوە کە لە بەرامبەری خواستەکە بێ هەر بۆیە کە تا ئەم دەقەیەش کارەبای بسیار کاژگەری بۆ تەواوی هاوبەشان لە هەرێمی کوردستان نییە. بۆیە ئاماژ لە پرۆژەکە ئەوەیە کە کارەبای بسیار کاژمێری دابین بکە و بە شێوەیەکی جێگیر لە ڕووی تەکنیکیەوە هەموو لایەنەکان وەکۆڵێ بێگرفت بێ تووشی حاڵەتی بچران و با بڵێن بەرزی نزمی لە سیستمەکە نەبێ و ئامانجە سەرێکی کەش کۆنتترۆلی خواستەوەتە بەکارهێنانی کارەبا بۆ وەزیفەی کارەبا و بە شێوە ڕاستی دروستەکەی هەنگاوەکان بۆ ئاراستەیە و لە ئێستاشدا ئەوەی کە ئێمە جێبەجێمان کردو کە وەکو جەنابەت هەم لە قسەکان و لەو ئینفۆگرافیە کە پێشکەشت کرد داتاکان ڕۆنن بە پێی فیدباکیەوە کە بۆمان گەڕاوەتەوە لەوەی کە جێبەجێمان کردووە کە زیاتر لە 450,000 هاوبەش کە ئەکاتە نزیک 2 ملیۆن هاوڵاتی. باشە ئەو ڕێژەی هاوڵاتی ئەتوانن بڵێن سەتاچەنی ئەو خواستەیە یاخود کۆی ئەو پێداویستیەیە کە ئەبێت لە هەرێمی کوردستان پڕ بکرێتەوە. خۆی لە ڕاستیە پرۆژەکە گەڵن بەسەر ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکە بێت تقریبا نەکاتە لە 130 واتە پرۆژەکە ئێستا لە 130 جێبەجێکراوە وە لە ڕاستیە ڕێژەی لە 130 بۆ ماوەی کەمتر لە ساڵێک ئێمە بە دیاریکراوی کۆتایی مانگی حوتی ساڵی پار دەستمان پێکرد کە لە ئێستادا ئێمە لە سەرەتاکانی مانگی حوتین ڕێژەی لە 130 ڕێژەیەکی باشە واتوانین بڵێن هەموو هەنگاوێکی بە سروشتی خۆی لە دەستپێکە هێواش و هەندێک ئاستەنگ و سەختیەتە پێشەوە کە خۆشبەختانە بەشێکی زۆری کۆنتترۆل کراوە و بەردەوامین لە چارەسەرکردنی گرفتەکانی تە بەتایبەتی لەناو تۆڕەکەیە بابەتی چارەسەرکردنی ئۆڤەرلۆد و فیدەرەکان و لایەنی تەکنیکی و لە هەمووی مهمتر لەناو ئەم پرۆژە ئەوەیە کە جگە لەلایەنی خزمەتگوزاری کە ئامانجەکە لە یەک و باسمان کرد گەیاندنی کارەبای بسیار کاژمێریە و لەلایەنی تەکنیکی شابەهێزکردنی تۆڕەکەی و چارەسەرکردنی گرفتەکانە خاڵێکی زۆر گرنگی تێدایە کە لایەنی ژینگەییە، چونکە لە ئێستاە بە تەنیا بەس بۆ لە ساسیەی کە جێبەجێ کراوە زیاتر لە 2107 مۆل دەکوژاوەتەوە کە ئەمە ژمارەیەکی گەورەیە و ئەو مۆلداناوی بە گازواری کار دەکەن و گازواییشی کە لە سوتەمەنیانەی کە حەلەقاتی کاربۆنی زۆرەوە ژینگە زیاتر لە سوتەمەنەکانی تر پیسەکە. جگە لەوەش لەلایەنی هەڵگرتنی هەندێک تێچووی لابەلا کە کارەبا بسیار کاژمێر بوو لایەنی تەکنیکی چارەسەر بوو تۆ لە ساڵانەیە کۆمەڵێک کولفەت هەیە کۆمەڵێک کۆست هەیە بۆ بابەتی چاکسازی و بەڕێوەبردننی سیستمەکەوانە هەمووی دابەزی چون گرفتە تەکنیکان کەمە بێتەوە و ئیدارەدانی سیستمەکە بە شێوەیەکی زانستی تر و بە شێوەیەکی دروستتر ڕابڕێ. باشە دکتۆر ئومێد لەسەر ئەم بنەمایانەکەواتە توانین بڵین پرۆژەکە سەرکەوتووە ئەو سەتاسی بەپێ ئەو ما بڵێن موەشیرانە بەپێ ئەو خوێندنەوانی کە لە ڕووی زانستیەوە شیکاری بۆ کراوە و کۆمەڵە خەڵکی شارەزا و پسپۆر و خۆشمان لەناو سیستمەکە وەکو با بڵێن ستافی پێشکەوتوی وەزارەت لەسەر ئاسی ڕاوێژکاران و بەڕێوەبەرە گشتەکان و شارەزایانی ناو سیستمەکە
کە هەڵسەنگاندنمان بۆ کردووە جێبەجێکردنی پرۆسەیەکی وە لە شوێنێکەوە دەست پێکەی کە لە زستانیا لە نێوان مەسەرەن 6 بۆ 8 دەجار 10 ساعت کارەبا هەبووە و لە وەرزەکانی تریە لەبەری کە خواز نزم بۆ باشتر بووە و لە هاوینیشە لە نێوانی 14 ساعت بۆ کەمتر زیاتر هەبووە کاتێک کە تۆ بەمە دەست پێەکەی و هەنگاوەکان جێبەجێەکەی دراسی شەبەکەکەی لە ڕووی بەشجارێک داتا کۆکەیتەوە و شیکاری بۆکەی دوای دەستەکەی بە هەنگاوی عەمەلی هەنگاوی عەمەلی هەمیشە سەختە بە تایبەتی لە دەست پێکاوەکو باسم کرد بۆیە بەپێی ئەو هەڵسەنگاندنە لە ماوەی کەمتر لە ساڵێک هاتۆ لە سەتاسی پرۆژەکە جێبەجێکەی بە دڵنیایی هەندێک ئاسنگ هەبوو نەماوە ئێستا هەنگاوەکان خێراترە بن و جۆرێک لە ئەزمون پێیاکەی لەسەرەوەی کە بەچی شێواز میکانیزمێک ئەو پلانێکە هەیە جێبەجێکەی کە لە پێشتر خێراتر بێ و تێچووی کەمتر بێ و باشتر خزمەتگوزارێکە و خێراتر خزمەتگوزارێکە بگەێنی بە هاوبەشە ڕاستە جا ئێوەکو باستان کرد هەم ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە وتت جێبەجێیان کرد و ڕەزامەندیان داوە یاخود با بڵێن بەگشتی ئەو ڕێکارانەی کە گیراوە کە بەر و هەنگاوی قورس بوو بەڵام ئێستا بەو ماوەکەمە بەو ڕێژە زۆرە کە جێبەجێ کراوە ئەمە خۆی نیشانەی سەرکەوتنیەتی جا پێم خۆشە ئێستا لە زاری هاوڵاتیانەوە ببیستین کە پرۆژەکە چۆنە بۆیە بەیەکەوە گوێبیستی یەکێک لە خاوەنی کارگەکانە بین کە لە ماوەی ڕابردووە کێشەی هەرە گەورەی کارگەکان و کۆچکردنی کارگەکان لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە کێشەی کارەبا بوو بەڵام ئێستا یەکێک لە کارگەکان کە کارەباکەی بووە بە 24 کاتژمێری ئێمە لەلایەن هاوکارانمانەوە قسەیان لەگەڵەکەین و هاوکارم ماهر شەنگالی لەگەڵ یابێت لە دهۆکەوە ماهر سڵاوت لێبێت ئەم کاتت باش ماهر پێم بڵێ ئێستا تۆ ئەو شوێنەی کەلیت و خاوەنی ئەو کارگەیە ئەڵێ چی لەسەرەوەی کە کارەباکی ئێستا بۆتە کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکی پێگەیشتووە پارێزگادەوە کە gelek daxwazî ser vê projê hebûberî niha lê piştî ku ji aliyê hikûmeta Herêma Kurdistanê ve ku hatiye bicêînan çendîn texên taybet mîne texê biroştê texên din ku bûye kareba 24 demêşmerî taybet jî giliya û gazinda wan kargehê mezin hebo kargên ku karên taybet kirin ku kareba mol de hem ya din jî gazinda bû lê piştî ku proje hatiye niha karê xwe baş dikin giliya û gazindê wan nemane يعني اف كارگاه كشوان كارگه نمونه بو كل تاخ جمعيه بروشكه كو برينوها گليا گلك مزهم بولي پشتي كو اوا دامکا كو بويا كارا 24 ساعتي هم كاري خودك هم دمزانه كار شوي كي چتو تيج بركو بويا 24 دمشمري مامي عزيز تنباش سلام هات هم بزان بن اي ما تبرش مره بحث تاگو برينوها مكلا گازن ده بون كو كاربا مولدي عادين هم بزان بن افي بروجي مفای خوش بۆ چییە بۆ خوددانێت کارگەها ئەوێن کوون کارێن ڕۆژانات بکەن بەری هەمیشتان گەلە بخێرهاتن سەرچەوەت مهاتن ڕاستی ئەفکارە بۆ 24 ساعتی يعني ئەم گەلە پێت مرتاحین حقیقەتەن خۆ بەرین کە مۆلیدە بی يعني مۆلیدا نەی مستەقر بی ئەی کارەبا ئەم نەی مستەقر بی حتى مۆلیدا نەشوری ئەم گەلە جۆرە نەشوێن پلاستیکی بخۆلەحیم کەن بەس میکەم هەموو ماهۆی ژێنینە يعني ئەم گەلت مرتاحیم کارەبا 24 ساعتی راستی هم دستخوشی دید که نوی افکارا با 24 ساعتی ما دوبرن کیدی راستی حقیقتا نعم بحث بکن کو کارتا چاوا بتر باشتر بویه تو باورتی ما هاش همو هاجینی کنگی تید و کنگی چی مانی کارب نوچتن راستی يعني ام گله گید مرتاح بین اوی کارا با 24 ساعتی ام دستخوشی کو گله کو مازن براگاورت کن افکارا با 24 ساعتی با مداوین کری و سپاسی و همیات کن گله بخیر هاتن ام جی حس کن اما كنت بيجن حقيقي يجي يقون جوي بيتن عارف خدي ماشي عشان داتا تشكريا خدي احتمال ظني بدي احتمال 27 روج 28 روج تقريبا توقع عدد من هيك من بس توقع احتمال مثلا نو بتهيفا كيم ترى بس الروسيين قال يتم مرتاحين حقيقه ايش شنو تحقيق كهرباء عام ده وتحقيق كهرباء مولد ده روسي حقيقه ام مرتاحين في سيستم روسي في منطقه وجالك تشكريا كو تمامي تشكريا هم تقريبا احتمال منطقه ما كامل جمعيه بروشكي وتشيبي سريجو البنيجي سري بروشكي وجمعيجي عشان شاد كارن ما فايش في كهرباء وركري مثلا هندا جلوبا كارناين يعني هم كارتين صوني سيدو مساله شوانا انه كمثلا اس خدون دكونم اس سبيدي فات مثلا ساعدنا حتى ودي بيجين مثلا الساعه 6 باش نيجي تشي تخرج تمرين بشكم تشول بينينا حقيقه
وماتشي مثلا شو لما انت اودي سنينه مثلا يعني وبوش يعني بالعكس عم مرتاحين كو بما بيا 24 ساعتي مود ماكينه لحمي انا شيوم صار كهرباء مودي بدنا مشولي مثلا تو مشتري ده هدف من بيجمو بانجلك ايش قد ما تقول كهرباء بنينا خلاص صبوي ورا بس نك بينما كهرباء بيجي 24 ساعتي عشان بيقول بشولي خو بقاتينا يعني هذا بما جوز دكو قال لك وما زنبي مثلا قال جرو شلي ما تمرستون امنا شلون تشكو ماكينه لحمي بكهرباء مودي شلون لك 6 امبير بس نك بشتي بيا 24 ساعتي روستي ام قالت مرتاحين ام دس خوشي البرو جوليت ينقلك وهن شوي حتى في السلام هو نسر شوفت موت السلام هو نسر شوفت من بيقومان يعني افكار جه برينوها قليل مازنها بون لي بيشتكو بروجا كتيا وارج برجكن البارزغا دوكي يعني قالك ما فاهم لهمان دام پاره کرده یعنی گلک کم ترش کرده یا مولا یادنجی گلک شوانا مثلا هکر برینها 50,000 دان بلکو 20 حتی 25,000 دینار ابتنه بی اوجی جبونا کارگاه جبونا دکانندی جبونا بین کو کارن رالت کن گلک مفای خانه ماج پارزگاه دو که چند تخا نها چی کردی هندک تخندنجی ناوی خواهد تو مارکل گوری کو او سیستم هایل پارزگاه دو که لهمان دم ده گلک داخواسه کول پارزگاه دو که بگشتی افکار 24 ساعتی بدردانان بله ماهر شنگالی لدهوک و لەگەڵ مام بووی سپاس ماهر دکتۆر ومێت ئەوەی گوێبیستی بووین خاوەنی کارگەیە بوو کە دڵخۆش بوو بۆی کە ئێستا بەشدارە ئێوە چیتان کردو بۆی کە زۆرترین سوودمەندبووەکانتان هاوبەشەکانتان لەو شوێنە گشتیانە بێت و کارگەکان بێت دامەزراوەکان بێت جیا لە هاوڵاتیان و بە تایبەتیش بازرگانی پیشەسازی پرسیارێکە لە شوێنی خۆیت لە ڕاستی ئێمە باسی هاوبەشانی بازرگانیشمان نەکرد کە زیاتر لە 87,000 هاوبەشی بازرگانیش ئەم با بڵێن پرۆسەی بۆ ئەنجام دراوە و لە ئێستادا لە ناو پرۆژە ڕووناکیان و کارەباکان بۆتە 24 کارژێر لە ڕاستیان با بڵێن بەرجەستەکردنی خزمەتگوزاری کارەبای 24 کارژێری تەنیا بەس لە ئەو حاڵەتەن یەکەمە پێڵەن کارەبای ماڵان یاخود مەسەن گەڕک و شوێنی نیشتەجێبوون و ئەوانە بەڵکو حرەکەی بازرگانی پیشەسازی تەنانەت گەشتیاری و هەموو کایەکانی ژیان بە تایبەتی بۆ ئەوەی کە هەموو هاوبەشێکی کارەبا کە کارگەیەکی هەیە وەکو ئەو برادەرەی دهۆک یاخود مۆڵێکی هەیە مارکێتێکی هەیە تەنانەت دوکانێکی بچووکی هەیە یا هەشتێکی لەو بابەتەی هەیە دڵنیا بێ لەوەی کە کارەباکەی جێژیرە و تووشی گرفت نابێ لە ئەگەر کارگە بێ خەتی بەرەمهێنانی هەیە تووشی بچران و گرفتی تەکنیکی لێرە لە تۆ بپرسم کە دڵنیەیان پێ ئەدەن لەوەی کە خەرجیەکانیشیان گرفتی نابێ لە کاتێکە ئەوان لە ماوەی ڕابردووە ناچار بوون بە 3 جۆر کارەبا بتوانن کارەبا دابینکەنیان مۆلیدەی خۆیان هەبوو و مۆلیدەی گشتیان هەبوو جگەلەوەی کارەبای دیکەشیانە بووە مەسێ خەرجی لە ئێستا ئەو هاوبەشە بازرگانیانە ئەتوانن لەو خەرجیانە کەم بێتەوە خەرجی کارەبان بەڵێ ئێستا ئەوانەی کە من باسم کرد ئەو ژمارەی کە من باسم کرد ئەوان کارەبای 24 کارژێریان هەیە و یەک سەرچاوی کارەبایان هەیە و هەرو سەرچاوەیە کە لە کارەبای نیشتیمانی بۆیانەڕەوە و تەنیا بەس خەرجی ئەوەیانەکەوێتە ئەستۆ لەو کاتێک کە کۆڵێ داغڵی پرۆژەکە بوون و بۆ هەموو هاوبەشانی تریش کە داغڵی ئەو پرۆژەیە بن لێرە لەوێ مەسەن هەندێک گرفتی تەکنیکی فیدەرێک گرفتی ئەبێ کە لە هەموو دنیا و لە هەموو حاڵتێکە ئەم شتە با بڵێن واریدە بەڵام دواتر کار لەسەرەوە شەکرێکە کەمترین گرفت دروست بێ و زۆرترین حاڵەتی جێژیری و دڵنیایی لە پێگەیاندنی ئەو خزمەتگوزارێ بە شێوەی 24 کاتژمێری بەردەوامە باشە تێچوویەکەی جیاوازیە بێت یاخود نا چونکە کاتێک کە هاوبەشێکی بازرگانیتان هەیە لەگەڵ هاوڵاتیەکی ئاساییە هەمان تێچووی هەیە تەنها ئەکەوێتەوە سەربڕی بەکارهێنانەکەی نەخێر هاوبەشانی ماڵان با بڵێنەوەی کە پیانوتێن نیشتەجێبوون ئێمە بە زمانی با بڵێن پێڵێن دۆمەستیکلۆ دەوەیە کە جەناب تەزانی بە شێوەی تەساعودی ئەوانەیە ینی خۆناغەکان سەرەکەون بەڵام پیشەسازی و بازرگانی ئەوانە نەخێر مەقتوعە و یەک سیارە یەک بەڵام ئەکەوێتە سەر ڕێژەی بەکارهێنانەکەی ئەمە دیاری کراوە یاخود لە ئایندا لەگەڵ
تەواوی هاوبەشاندا ئەوە جێگیرەکرێت. بۆ ئەوان بەڵێ دیاریکراوە بۆ هاوبەشانی بازرگانی پیشەسازی تەنانەت حکومی ئەوانە کشت و کاڵی، بەڵام ئەوەی کە تەنیا گۆڕانکاری تێدا دەبێت ئەوی ژەبەری کە پاڵپشتێکی گەورەی ئەکرێ لەلایەن حکوومەتەوە بەتایبەتی خۆناغەکانی یەکەم و دووەم پاڵپشتێکی زۆر باشی کراوە، ئەوە بە شێوەی تەساعودیان ڕوا باقی هاوبەشانی تر جێژیرە. کەواتە بە شێوەیەکی دادپەروەرانە بۆ هاوڵاتیاندا ئەوەی کە با بڵێن ئەم دەرئەنجامی کە ئێستا هەیە لە ڕاستیە دراسی زۆر کرا، زۆر شۆڕ و لێکدانەوەی بۆ کرا لانی ئابووری و خەرجیەکان و تێچووی کیلۆوات کاژێرێک لە سەعاتێکا بۆ لە وەزارەتی کارەبا و لە دامەزراوەی کارەبا ئەو پەڕی هەوڵدرا کە زۆرترین پاڵپشتی هاوبەشانی کارەبا بکرێ بۆ سەرجەمیان، بەڵام بەتایبەتی بۆ ماڵان و بۆ هاوبەشانی با بڵێن نیشتەجێ. زۆر باشە. دکتۆر پێم خۆشە هەندێک داتای نوێ هەیە وە گرنگ هەیە کە هاوڵاتیان بزانین ئێستا پرۆژەکە تا چەند ئاست زیادی کردووە لە شارە جیاوازەکانیش گەیشتۆتە چه ئاسێک و هەڵبەت سوودەکانیشی بەیەکەوە سەرنجە دێن کە ئەمێ ئەو داتایانە بۆ ئێوە ڕوون کەمەوە کە ئێستا لە پرۆژەی ڕووناکی بەردەوامە لە فراوانبوون و هەوڵەکانیش بە جۆرێکە کە هەنگاوەکان خێراتر بێت تا کۆتایی ئەم ساڵ تەواوی هەرێمی کوردستان ڕووناک بێتەوە بە پرۆژەی ڕووناکی. سەرەتا لە دەرەوەی یاخود با بڵێن لە سنووری شارەکانەوە دەسی پێکرد تا ئامانجەکە بگاتەوەی بگاتە ناو سنتەری شارەکان و تەواوی شارەکان ڕووناک بکرێتەوە و بەو شێوەیە بێت کە قەزا و ناحیەکانیش بگرێتەوە لە داهاتوە تا بێتە کوردستانێکی ڕووناکتر و ئاوادانتر. فراوانبوونی پرۆژەی ڕووناکی بە جۆرێکە کە لە هەولێر تا ئێستا 1,374,750 هاوڵاتی بەشدار بووە یاخود با بڵێن سوودمەند بووە لە پرۆژەی ڕووناکی، کەمە بە گشتی هاوبەشانی ماڵەکانن واتە و ماڵانن کە سوودمەندن ئێستا کاربای 24 کاتژمێریان هەیە و ئەوەش ئەم هاوبەشانە 305,500 ماڵن، واتە ئەم 305,500 ماڵە ئەوەندە هاوڵاتیە کات کە 1,374,750 هاوڵاتین بە شێوەیەکە کە لە هەولێر شەقامی 150 مەتری ئەگرێتەوە هەموو یاخود با بڵێن سنتەری هەولێر کاکەوێتە ئەو شەقامەوە تەواوی بۆتە کارەبای 24 کاتژمێری و هەر لەو چوارچێوەیەدا هاوبەشانی بازرگانیش دەگرێتەوە کە ئەوانش 48,000 هاوبەشی بازرگانی اینجا خاوەنی سوپەرمارکێتە یاخود شوێن و ناوەندە دامەزراوە بازرگانیەکان اینجا کارگە بێ لە ڕووی بازرگانی و پیشەسازیەوە بێمەش بەو شێوەیە کە سوودمەند بوون لە پارێزگای سلێمانی 504,000 هاوڵاتی ئێستا سوودمەندن لە پرۆژەی ڕووناکی و کارەبای 24 کاتژمێریان هەیە کە هاوبەشی ماڵانی 112,000 ماڵ ئەکات، واتە لەم 112,000 هاوبەشە کە ماڵن 504,000 هاوڵاتی سوودمەندن کارەبای 24 کاتژمێری هەیە کە ئەمەش لە سلێمانیە هەموو سنتەری شار و ناو شەقامی 60 مەتری کە هەموو ئەم ماڵانە ئێستا کاربەکان بۆتە 24 کاتژمێری و بێجگە لەوەش جگە لە هاوڵاتیان خۆ با بڵین لە ماڵان هاوبەشانی بازرگانی ئەوانیش سوودمەندن لێ و ئێستا 28,000 هاوبەشی بازرگانی هەیە کە وەکوتم ناوەند و ئەو شوێنە بازرگانیانیان یاخود با بڵین مارکێت و کارگە و ئەو شوێنان هەیە کە پێویستی بە کارەبای و ئێستا کارەبای 24 کاتژمێریان هەیە ئەمە سەبارەت بە پارێزگای سلێمانی و پارێزگای دهۆک لە پارێزگای دهۆکیش بە هەمان شێوە 175,000 هاوڵاتی سوودمەند دەواتە لە 39,000 ماڵ هاوبەشی کارەبان 175,000 هاوڵاتی تێدایە و ئێستا کارەبای 24 کاتژمێریان هەیە کە ئەمەش بەشێکی زۆری ئەو گەڕەکان ناگرێتەوە کە لە سنتەری شاری هەولێر دهۆکدان پارێزگای دهۆکدان و ئێستا کارەبایان هەیە و بە هەمان شێوەی پارێزگای سلێمانی و هەولێریش چەندین هاوبەشی بازرگانی هەیە لە کارەبای 24 کاتژمێری داویش 11,000 هاوبەشی بازرگانی بوو لە پارێزگای دهۆکدا. هەڵبەت ئامانجی ئەم پرۆژەیە لە داهاتووە بە شێوەیەکە کە لە کۆتایی ئەم ساڵدا تەواوی سنتەری شارەکان ڕووناک بکرێتەوە
وەجگە لەو ئامانجەی دیکەشی ئەوەیەکە ژینگەی پاکی بە دوای خۆی داهێنێ و خەرجی کەمکردنەوەی هاوڵاتیان و ڕەچاوی تەواوی بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان و بە تایبەت کەم دەرامەتانیش کراوە بۆی کە سوودمەند بن لەم پرۆژێ لە هەمان کاتیشدا سوودێکیان هەبێ بەراورد بە ماوەی ڕابردوو کە لە کاتێکە هاوڵاتی ناچار بوو دوو خەرجی بدات هەم خەرجی مۆلیدەکان و هەروەها خەرجی کارەبای نیشتیمانیش بەو شێوەیە بوو و لە ئێستاشدا جگە لەم ئامانجانە چەندین ئامانجی دیکەی هەیە ئەویش کوژانەوەی مۆلیدەکان و پاکردنەوەی شارە لە پیسبوون و لە ڕێگەی دووکەڵەکانەوە. بەردەوامە بم لەسەر ئەو بابەتانەی کە بە تایبەتە لەسەر پرۆژەی ڕووناکی دکتۆر ئومێد ئەمێ باسیەوەش بکەین ئەم پرۆژەیە کە لە ئایندەیە لە ماوەی ئەم ساڵا کە داتان ناوە ئایا هەنگاوەکان بەرەوکوێ ڕوا و چەند خێراتر ئەبن لە جێبەجێکردنیدا؟ ئەم ساتە وەختی کە من لەگەڵ جەنابەت قساکەم تیمەکان بە بەردەوامی ڕۆژانە سەرقاڵن هەموو ئەو هەنگاوانەی کە پێویستن بۆ فراوانکردنی پرۆژەکە هەم لەلایەنی پلانەوە هەم لەلایەنی جێبەجێکردنەوە بە هاوتەری بەڕۆن بە شێوەیەکی وا کە پلانەکە وایە کە تا کۆتایی ئەم ساڵ تەواوی سنتەری شارەکان پرۆژەکەی پێبگا و هەموو هاوبەشانی سنتەری شارەکان و پارێزگاکان سوودمەند بن لە پرۆژەکە و دواتر بۆ خۆناغی دوای ئەو تا کۆتایی ساڵی 2026 هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە و هیچ هاوبەشێ نەبێت کە کارەبای باشە من لەو داتانەی باسم کرد لەو سوودمەندانی باسم کرد بۆ پارێزگای هەڵەبجەیتیانە بوو بۆ تا ئێستا هاوڵاتیان پارێزگای هەڵەبجە لەو پرۆژە گرنگە پرسیارێکی بەجێیە لە ڕاستی ئێمە لەگەڵ تیمی پرۆژەکە قسەمان کردووە هەم لەو لایەنی تەکنیکی هەمووکو لایەنی معنەوی بۆ شاری هەڵەبجە چون لە ڕاستیە شاری هەڵەبجە خۆی تازە بۆتە پارێزگاش لە باڵێن لە حکوومەتی لە پەرلەمانی عێراقوانە گەرچی ئەمە لە وکۆڵێ 10 ساڵ زیاترە لە حکوومەتی هەرێم پارێزگایە بۆ وەکو لایەنی معنەویش داوامان کرد بەڵام پێویستی بە هەندێک ڕێکاری تەکنیشی هەبوو و ئێستا ڕێکارەکان گیراونەتە بەر بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای هەڵەبجەیە هەنگاوەکان دەستی پێکردووە و بە پێی پلانەکە بە تەسەووری ئێمەدا مانگی دە ئەگەر زۆرە پارێزگای هەڵەبجەش پرۆژەکەی پێبگا و بە پێی ئەوەی کە ئەو وەکوتم هەنگاوەکان هەم ئێستا خێراترن و هەمیش ژمارەی هاوبەشان لێ و کوشارەکانی تر نییە و هاوڵاتیانی هەڵەبجە بۆ هەڵەبجەکان کارەبای 24 کاتژمێریانە بێت بەڵێ لە مانگی دیا تەسەوورەکەن لەوێ بە شێوەیەکی بە ڕێژەیەکی گەورەتر لە شارەکانی تر لە مانگی دیا جێبەجێ بێت. بەو هیوایین باشە. بۆ جێبەجێکردنی ئەم هەنگاوانە چی دیکە پێویستەکە لە کاتێکا سەتانەوەتی پشبەستنی کارەبا بە گازە هەنگاوەکان چۆن ناتوانرێ بەرهەمهێنانی گاز زیاترە کریا خود پێویست بە هاوردەکردنیەکە ئەوەی کە هەیە ئەو ژێرخانی کە جەناب لە ئینفۆگرافیەکە باست کرد ئەوە لەسەر زەوی لە هەرێمی کوردستان مەوجودە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو بڕە غازەی کە پێویستە بۆ ئەو یەکانی کە ڕاوەستاون و پلان وایە کە تا کۆتایی ئەم ساڵ ئەو گرفتە چارەسەر ببێ ئەو بڕە غازە بگاتە وێزگەکانی بەرهەمهێنان وەکولایانی بەرهەم وەکولایانی تۆڕەکە لەسەر ئاستی گواستنەوە هێڵەکانی گواستنەوە وێزگەکانی گۆڕین پلان هەیە کە لەو وێزگانی کە لە ماوە ڕابردووە بۆی قەیراندارایی یا هەرگرفتێکی ترەوە کە جێبەجێ نەکرا بێوانە تەواو بکرێن و بەردەوامی چاکسازی و ڕێخستنەوەی تۆڕەکە لە سەر ئاستی تۆڕی دابەشکردنیش هەمان شێوە بۆ چاکردنی وێزگەکانی سیوسەکەیڤی و بۆ خوارەوە بۆ 11 و وێزگەکانی مامڵی مەحەویلاتی 11.4 و ئەوانە لەگەڵ تۆڕی لۆتێنشن هەموومانە کاری تێدا دەکرێت و بەلۆ دیفیدەرەکان چارەسەرەکرێ
هەموو ئەمانە لە ناو دراستەکە شڕۆ بکراوە بۆیە ئەو زەمانە دانراوە ینی زەمەنی بڵێن سنتەری شارەکان ساڵێکە و دواییش دەرەوەی تا کۆتایی 2026 ینی هەموو ئەمانە لە ناو پلانەکە دراستە کراوە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی تێچووە بۆیە ئەو کاتە دیاری کراوە ئەوەی کە پێویستە لەلایەنی تەکنیکی وگوتم ئەوە کارەکان وەکو خۆی ڕوال لەسەر هەموو ئاستەکانی بەرەمێنان و گواستنەوە و دابشکردن و لایەنی ئیشپێکردنی سیستمەکەەوە کە تیمی کۆنتترۆلەکان کۆنتترۆلی کارەبای هەرێم و تیمی کۆنتترۆلی شارەکان کە لە ڕووی ئەمەلیەوە ئیداری سیستمەکە دەن و کۆڵێ ئەو بەرهەموو توانای وزەی کە هەیە دابەشەکرێ بەسەر شارەکانەوە لە ڕێگەی کۆنتترۆلی شارەکانیشەوە سنتەری کۆنتترۆلی شارەکانەوەی دابەشەکەن بۆ هاوبەشان و هاونیشتمانیانی خۆیان هەموو ئەمانە سەکتەر و هەر بەشێک بەجیا کار و پلانی خۆی ڕێخستووە لە دوجارە لەناو هەموو پلانەکە جێکێتەوە بووی لە دوجارە کە ئەم پرۆژەیە تەواو بوو هەم لە ڕووی دارەدانی سیستمەکە هەم لە ڕووی دڵنیایی جێگیری سیستمەکە هەم لە گەیاندنی خزمەت گوزارێکە بە شێوەیەکی زۆر باش و بەبێ پسر بگا بە هاوبەشان زۆر باشە بەم ژێرخانەی کە باسمان کرد بەو پێداویستی لە بەردەستانە لەگەڵ ئەوەشدا بە بەردەوامی دەست و ڕێگری حکوومەتی عێراقی هەر هەبووە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان نەبێتە خاوەنی زۆر پرۆژە و زۆر لایەنی دیکەی خۆی لە کاتێکە من پێم خۆشە بەیەکەوە نمونەیەک ببینین کە ئێستا کارەبا لە هەرێمی کوردستان چۆنە بەم هەموو ڕێگری و بەو پێداویستی کە باستان کرد ئامادەن بەم پێداویستی لە بەردەست هەیە بەو شێوەیە کار بکەن و لە ئایندەیەکی نزیکە بەو شێوەیە ڕووناک بکرێتەوە بەڵام ئەبینین کە کارەبای نیشتیمانی لە بەشێکی زۆری شارەکانی عێراق لە ئاستێکی خراپایە بینیمان بە هەموو پارێزگاکانی عێراق هەر پارێزگایەکی بەتەنیا و هەمووشیان کۆکەرەوە نەتوانراوە هێندەی پارێزگایەکی هەرێمی کوردستان بۆ نمونە سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجە هەم ئاوەدان بێ هەم پرۆژەی تیا جێبەجێکرا بێ لەگەڵ ئەو هەموو بربەستەی هەیەی لەگەڵ ئەوەی کە مافی هەرێمی کوردستانی خواردووە لەگەڵ ئەوەی بودجەی بڕیوە بەڵام چونکە لێرە کارەکان بە شەفافێتەکرێ بۆ خزمەتی هاوڵاتیەکرێ بۆیە بەو شێوەیە و جیاوازیەکەشی ئەبینین لە هەموو کەرتەکانە کە چۆن دەرەکەوێت لە عێراق بە چ جۆرێکە لە هەرێمی کوردستانیشا بە چ جۆرێکە و خۆشیان باش ئەو ڕاستیە ئازانم لەمەوە سەر ئەو بابەتەی کە ئەمڕۆ تایبەتمان کرد کە لەسەر پرۆژەی ڕووناکیەوە و لەسەر کارەبای 24 کاتژمێریە پێم خۆشە باسی سوودەکانی بکەین ئێستا سوودی ئەم پرۆژەیە چییە بۆ هاوڵاتیان جگەلەوەی کە هەمیشە بە بەردەوامی و بەبێ پچڕان ماڵەکانمان ڕووناکە سوودی دیکەشی زۆرە دکتۆر ئومێد تۆ پێمان بڵێ جگەل لە ڕووناکبوونەوەی ماڵەکان و شەقامەکان هەرێمی کوردستان چ سوودێکی دیکەی هەیە پرۆژەی ڕووناکی لە دەستپێکە هەندێ شتمان باس کرد لەسەر سوودەکان و من سوودی تەکنیکیە چکن تۆ تۆڕەکەت لە ڕووی تەکنیکیەوە پێشەکەوێ و ئەو خواستەی کە ئێستا هەیە خواستیشی ئاساییە کاتێککە خواستەکە دابەزێ هەموو ئەم لۆد و فشارێکی لەسەر تۆڕەکە هەیەتە خوارەوە ئەو کاتە لەلایەنی تەکنیکی تۆڕەکە بەهێزە بێ و نەوعیە بێ کە ئەمەش دوو سوودی ئەبێ یەکەمیان بەردەوامی ئەو خزمەت گوزاری کە جەنابی باسی کرد بەبێ بەشران ئەوە زەمانەکە و حاڵەتی دووەمیشەوەی کە لە دەرەنجامە ساڵانە چەندین با بڵێن تێچووی لابەلا کە خۆی لە ئەسڵا نابێ هەبێ لە ئێستاە یا لە ڕابردووە کە هەبووە لە دەرەنجامی ئەو فشارە گەورەیە بووە کە لەسەر تۆڕەکە بووە و خواستێکی ئاسایی هەبووە بەکارهێنانێکی ناسروشتی هەبووە کە بۆتە هۆی ئۆڤەرلۆد و سووتانی مەحەویلە و ئەو گرفتە تەکنیکیانەی تر کە جگە لە بچڕانی خزمەت گوزاریەکە لەو لاشەوە بە تێچوویەکی زۆر و بەماندووبوونی ستافی وەزارەتی کارەبا شارەسەکراوە ئەمانە هەمووی ناهێڵێ ئەمە یەکێ لە سوودەکانی تری سوودێکی تر و باسمان کرد لایەنی ژنگەییە یعنی ئەمە ئێستا
بە لە ساسی توانیمانە ئەو ژمارە زۆری مۆلیدێکە لە سەری 2100 مۆلیدە کوژاوەتەوە گەر لە 100 پرۆژەکە جێبەجێ بێ بە دڵنیایی ئەم ژمارەیە زۆر گەورە ئەبێ و ئەمە گەر بە کۆی گشتی شارەزایانی ژینگە زۆر بە باش لەمە تێگەن کە هەموو ئەو غازە ژەهراویانەی کە لە ناو گازواییدا هەیە و کە ئەچێتە ناو ژینگە و کاریگەری نەگەتیڤەکانی لەسەر ژینگە دروستەکە ژینگە بە هەموو ئەنسۆرەکانیەوە بە خاک بە هەوا بە ئاو بە خۆراک بە هەموو شێوازەکانی کە ئەمەش لەلایەنی تەندروستی بۆ ئەو ژینگەی کە ئێمە تێدا دەژین بە هەموو شتەکانی تریەوە دەچێتە ئەوکۆڵێ سەیف ساید و لایەنی سەلامەتەوە. باشە دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ هاوڵاتیە توانن لە داهاتووە بڕی ئەو پارەی کارەبایی کە بۆیانێتەوە بە شێوەی دیجیتاڵی بیدەن واتە ئەوەندە پرۆژەکە پێشەکەوێت کە بتوانین لە ڕێگەی هەژمارێکی بانکی خۆمانەوە پارەی کارەباکە بدەین؟ بەدڵنیایی دنیای تەکنۆلۆژیا زۆر لە پێشەوەیەوە کرێ سیستمێکی بانقی هەبێت لە وەزارەتی کارەباوە ئەو هاوبەشانی کارەبا لە ڕێگەی سیستمە بانکەکانەوە ببەرسێتەوە بە ئەو کارتانەی کە ئەوان پیانە و بتوانن بەبێەوەی کە دام و دەستگا و فەرمانەکانی کارەبا بنکەکانی تەسلیمکردنی کارەبا لە ڕێگەی کارتەکانیان هەندێک جار لە ڕێگەی مۆبایلەکانیشان ڕەنگە بتوانن ئەوە بکەن ئەو پارەی کە بۆیان گەڕاوەتەوە توانن لەوێ لە تەحویلی سەرە و ژمارە حسابیەی وەزارەتی کارەبای بکەن و پارەی پسۆڵی خۆیان بدەن. بەو هیوایین کە لە ئایندەیەکی زۆر نزیکە هاوڵاتیان لەوەش سوودمەند بن. من خۆشحاڵ بووم سوپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامی و فراوان بوونی پرۆژەکە لە ئایندێکی نزیکە بەڕێز ئومێد ئەحمەد و تەبێژی وەزارەتی کارەبا و هەروەها پرۆژەی ڕووناکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە.